ئاگاداریەک لە زمناکۆوە بۆ ئازاد 1970. ئەگەر ساڵی 1991 هێزەکانی پێشمەرگە پەیامیان بۆ یەکتر ناردبێت و وتبێتیان لە زمناکۆوە بۆ ئازاد، هێزەکان ئاگادار بکەنەوە 5 مانگ زەماوەند بکەن. ئێستا و لە مانگی 11 ساڵی 2023دا پەیجی سەرەکی حکوومەتی ماوە بەسەر کوێرەمی کوردستان لە فەیسبوک لە سەرکێش و سەروای دروشمەکانی کاتی ڕاپەڕین نووسیویانە: موچەخۆران ئاگادار بکەنەوە، ئەمە خشتەی موچەی مانگی ئابە و شەممەش دەست بە دابەشکردنی دەکرێت. پەیجە فەرمیەکەی حکوومەتی خۆماڵی پارتیوێژێتی و گۆڕان وەکەوەی هەواڵێکی گەورە و گرنگی بڵاوکردبێتەوە و هاوشێوەی دەستکەوتێکی زۆر گرنگ و وەکو بانگەوازێکی زۆر بەپەلەی نەتەوەی و نیشتیمانی لە بارەی دابەشکردنی موچەی 3 مانگ لەمەوبەرەوە بە خەڵکی کوردستان دەڵێن یەک بە یەک فەرمانبەران ئاگادار بکەنەوە بۆەوەی قەمسەڵەکانیان لەبەر بکەن و بچن بۆ وەرگرتنی موچەی وەرزی هاوین. دابەشکردنی موچەی مانگیەش لە مانگی 11دا بانگەواز و شاباش و شانازی و پیاڵدانی ناوێت، لە کاتێکدا دابەشکردنی موچە کردێکی ڕۆتینی بێبەهایە و ئالفوبەی کاریار حکوومەتێکە، بەڵکو و شەرمەزاری و شکستێکی دیکەی دەسەڵاتدارانی هەرێمە و لە داهاتوودا لە لاپەڕەڕەشەکانی مێژووی حکومڕانیدا دەنووسرێتەوە. هەڵەیەکی دیکەی ئاگاداریەکە ئەوەیە کە نووسراوە موچەخۆران ئاگادار بکەنەوە. ئەمەشێکێکی دیکەیە لە کارە نابا و ئەنتیکەکانی دەسەڵاتدارانی هەرێم. بۆ پێی لە هیچ وڵاتێکی دنیادا موچەخۆر ئاگادار ناکرێتەوە، بەڵکو پێشسەری مانگ موچە دەخرێتە سەر هەژمارە بانکەکەی و ئەوی شۆک و مافێکی سەرەتایی خۆی و لە بەرامبەر ئەرکی ماندووبوونەکەی بەکاری دێنێت. دواخستنی دابەشکردنی مافی ئاسایی و یاسایی فەرمانبەر و خانەنشینانی هەرێم لە کاتێکدایە. پێشتر کەناڵی ئاسمانی پەیام لە زنجیرەیەک راپۆرتدا بەداتا و بەڵگە ئەوەی سەلماندبوو کە دەسەڵاتدارانی هەرێم بەبێ پارەکەی بەغداش با پشتبەستن بەداتی ناوخۆ فرۆشتنی سنوورداری نەوت لە ناوخۆ و باتەنکەر و هاوکاریەکانی هاوپەیمانان توانای دابەشکردنی موچەیان هەیە، بەڵام بانقەست و بەهۆی چروکیانەوە گیرفانە قوڵەکانیان دووریوەتەوە و چاویان لە دۆخی ناهەمواری هاوڵاتیان نوقاندووە. مزایدە و پۆزلێدان بە دابەشکردنی موچەی مانگی ئاب لە ناوەڕاستی پاییزدا بەڵگەیەکی دیکەیە بۆ ئاستی خراپی عەقڵیەتی حکومڕانی پارتی وێشێتی و گۆڕان لە کاتێکدا نەپێشینە و نە ئیمتیاز و نەپلە بەرزکردنەوە و نە هیچ جۆرە هاوکاریەکی موچەخۆران لەلایەن حکوومەتەوە نەماوە. ئەوەی هەبووە موچە بووە کە ئەویش بەسەر پشتێکی سەڵەوەیە و زۆر دوور لە کاتی یاسایی خۆی کە چەندین جار لە 2 مانگ نزیک بووەتەوە دابەش دەکرێت. ئێستا حکوومەتی دیلیڤەری و حەواڵەی هەرێم تەنانەت توانای دابەشکردنی پارەکەی بەغداشی نییە. ئەمەش ئەو پەڕیمایە پوچی سیاسی حکومڕانی و کارژێری دەسەڵاتداران دەردەخات و هێندەی دیکەش ئومێدی چاوەڕوانی و هیوای باش بوون خامۆش دەکات.